ئەمێ بچم لەگەڵ میوانێک باسێکی تێر و تەسەل بکەم لەسەرم بابەتە بزانین جگە لەمەیکە لە ڕووکارە هەیە و ڕۆژانە باسی لێواکرێت لە پشتەوە چی هەیە و داهاتووی ئەم ڕێکەوتنە چیل بەسەردێت. میوانێکی زۆر شارەزام لەگەڵا یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕۆمبین لا لیستەرسیەوە لەگەڵما زۆر بەخێر هاتن کاک یادگار. سەرەتا پێم بڵێن جگە لەوەی کە ئەم هەناردەینەوە بە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەستراوەتەوە و هاوڵاتیان هیوادارن لەمە بەدوام موچەکانیان لە کاتی خۆیان بێت. جگە لەم بابەتە ئەم ڕێککەوتنە چ گرنگیەکی هەیە باسی سوود و زیانەکانین بۆ بکە بۆ هەردوولایەنی هەرێمیش و حکوومەتی ناوەندیش. سڵاتان لێ بزریان ئەم کاتتان باش. تەبیعی ئەمە ئێستا 30 مانگی ڕێک دوو ڕۆژ لەمە پێش ئەو ڕۆژەی کە درێبەستەکە ئیمزاکرا لە وەزارەتی ئیسامە سروشتەکانەوە 30 مانگی ڕێک واتە 2 ساڵ و 6 مانگ بەسەر وەستانیاندا تێپەڕی و دوو ڕۆژێک بەسەر 2 ساڵ و 6 مانگ تێپەڕی و ئەمڕۆ سەر لە بەیانی وەکو جەنابتان باسان کردن ناردە دەستی پێ کردوێتەوە. دەست پێکردنەوەی هەناردە خۆی شتێکی زۆر باشە، خۆناغێکی باشە بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنەی کە کراوە مانگوازێتەوە بۆ خۆناغی ڕابزەر. ئەمە من ناو خۆناغی ڕابزەر مانگەێنێتەوە خۆناغی با بڵێن سەقامگیری زیاتر. ئەوەی کە باست کرد جەنابەت کۆمپانیا نەوتیەکان هەمویان ئەڵێن ئەمە ڕێکەوتنێکی کاتیە، بەو مانایە کاتیە چەند خاڵێکی تایە ئەبێت جێبەجێ کرێ بۆی بگەیتە با بڵێن ئەو خۆناغی کە من ناو بە خۆناغی سەقامگیری و ڕێکەوتنی درێژخایەنتر. ئەویش ئەوەیە سەرەتا ئەم 16 دۆلارە نەمێنێ بەوەی کە کۆمپانیای وودر مەکەنزی تێشوی حەقیقی نەوتی هەرێمی کوردستانمان پێ بڵێت چەندێکە و وەزارەتی نەوتی عێراقیش دانی پیابنیەوە قوبوڵی بکاوە لایەنەکان هەموو قوبوڵیکەن، یعنی هەر سێ لایەنەکە قوبوڵیکەن. ئەم ڕێکەوتنە سێ لایەنێ هەر لایەکیان کێشەی بۆ دروستێ کێشە بۆ ڕێکەوتنەکە دروست هەبێت، بەو هیوایە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێت. لەبەرەوە 16 دۆلارەکە دوای ئەوەی کە لە ماوەی 2 مانگا بڕیارە بە دەست بەکاربوونیەوە وودر مەکەنزی تێشووی نەوتی هەرێمی کوردستانی پێوتین و ڕێکەوتن لەسەری ئەو وەختە 16 دۆلارەکە نامێنێ چ بۆ گواستنەوە چ بۆ بەلامێنان ئەچینە ئەو خۆناغی کە بە پێی گرێبەستەکانی کۆمپانیا نەوتیەکان وەزارەتی نەوت اعتراف بکە بە گرێبەستەکان و خەرجیەکان بە. ئەمە براوەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر بگەینەوە خۆناغا و براوەیە بۆ کۆمپانیا نەوتیەکان. لەلایەکی تریشەوە ئەم ڕێکەوتنە براوەیە بۆ عێراق چووکە دوو خاڵی سەرەکی کەوتە دەست حکوومەتی فدراڵ، یەکێکیان فرۆشتنی نەوت کە ئێستا فرۆشتنی نەوت بە یەک با بڵێن سیاست ئەفرۆشرێ و یەک سیاست تەحدیدێکە بۆ کوێ ئەڕوانەوتی عێراق و هەرێمی کوردستان. دووەمیشیان داهاتی ئەو نەوتە ڕاستەوخۆ حکوومەتی عێراق وەرێگرێ، دواییە پشتی کۆمپانیا نەوتیەکانی لێ ئەیا بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش یا بە کۆمپانیا نەوتیەکان. لەبەرەوە کۆمپانیا نەوتیەکان ناویان ناوە بە ئەمە با بڵێن هەمە لابراون وێنوێنە، لەبەر ئەوە بەو کاتە وێنوێنە کە هەموو شتەکان بەڕێکی بڕوە و کێشەی بۆ دروست نەکرێت. لەبەرەوە زۆر گرنگە لەم خۆناغە تێپەڕین. باش کاگیانگار با من یەک ڕوونکردنەوە بم من بڕیارم ماوە لەم گفتوگۆیە زیاترین جار قسە بە جەنابەت ببڕم لەبەرەوەی کە زۆر بۆم گرنگە وەڵامی زۆرترین پرسیار لە ئێوە وەربگرم ئەوەی کە ئەوترێ لە کۆنفرانسەکانە بە داتا و ژمارە ئەمە ڕوونە ئەمە هەمووی لە ڕوە ئەمێ لە ڕێگەی جەنابتانەوە ینی زانیاری زیاترمان دەستکەوێت لەوەی کە لە پشتی ڕێکەوتنەکە هەیە بۆیە هەر لە ئێستاوە ئەم داوای لێبوردنەی من قبول بکەن و ئەوەی کە قسەتان پێ بڕم هۆکارەکەیەوەی کە ئەمەوێت زیاترین پرسیار وەڵام بینەوە. ئێستا کاک یادگار پێم بڵێن فشارەکانی ئەمریکا ڕۆڵی هەبوو لە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان، بۆچی واشنگتن ئەوەندە سوور بوو داوای ئەکرد کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە؟ بەتەکیت فشارەکانی ئەمریکا کاریگەری خۆی هەبووە بە دوو ئاڕاستە. یەکێکیان ئەمریکا بە بەردەوامی ئەوێ نەوتێکی زیاتر بخرێتە بازارەوە نرخی نەوت دابەزینی بەسەرابێ لەبەر ئەوەی کە ئێستا کێشە بۆ نەوتی رووسیا دروست بووەوە گەمارۆ لەسەر نەوتی رووسیا هەیە جگە لە گەمارۆکەش بەرهەمی رووسیا کەمی کردووە بۆ هەناردەکردن و نرخی نەوت بینیتان لە چەند ڕۆژی ڕابردووە بەس بووە. خاڵێکی تریشیان ئەوەیە کە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کە با بڵێن ئەم حکوومەتە نوێی ئەمریکاوە بە سەرۆکایەتی ترەمپ ئەو پەڕی فشاری خستووەتە سەر ئێران بۆیە هەناردەی بوەستێنێ و ئەو
هۆکارانەشی کە ئەبێت بە پێی وایە کە با بڵین تەمویلی ئێرانی پێ ئەکرێت کە یەکێکیان لەوانە گومانەکراکە نەوتی هەرێمی کوردستان و هاوردەکردنی غازە ئەمە بەشێکە لەو سیاسەتە گشتگیرە و خاڵێکی تریش کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانن و وێ ئەو کۆمپانیا نەوتیانە لەو زیانەی کە کردویانەوە بەشێک بوون لەو لۆبی کە کرابوو لە ئەمریکایە ئەمانە هەمووی هۆکارن بەسەر یەکەوە وەسەقامگیری عێراق و هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەمریکا لە بەرەو فشارەکانی کردووە بۆ ئەوەی ڕێککەون لەلایەک سعری نەوت دابەزێ سەقامگیریە بۆ بازاری نەوت بگەڕێتەوە فشارەکانی ئێران ئەمریکا لەسەر ئێران و رووسیا کاریگەریەکانی لەسەر بازاری نەوت کەمتر ببێتەوە و سەقامگیریەکیش بۆ عێراق بگەڕێتەوە و بۆ ئاراستەیە کە ئەمریکا ئاراستەیەەکە نەک هیچ لایەنێکی تر ئاراستەی بکە لەبەرەوە ئەمریکا عێراق بۆی گرنگەوە سەقامگیری عێراق و سەقامگیری بازاری زەش بەلایەوە زۆر گرنگ. باشە کاک یادگار ئەمڕۆ وەزیری نەوتی عێراقیش وتی 50,000 ئەو 50,000 کە بۆ خواست و بۆ پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان دانراوە وەزیری نەوتی عێراق وتی ئێمە ئەڵێن تەواوە برادەران ئەڵێن کەمە ئەمە لە داهاتووە قرارە کۆمپانیایەکی بیانی وردبینی بۆ بکاتوە بڵێ هەرێمی کوردستان چەنەی پێویستە بە گوێرەی ئەوەی ئەوترێ دەربارەی ڕێکەوتنەکە ئەگەری هەیە ئەم بڕاکە بۆ خواستی ناوخۆی هەرێمی کوردستان دیاری کراوە کێشەیەکی شاراوە بێت بۆ نمونەوەکو ئاورێکی ژێر خۆڵەمەش بێت و سەر هەڵباتەوە و ڕێکەوتنەکە بخاتە مەترسیەوە سەبارەت بەوەی کە چەندێک هەرێمی کوردستان پێویستێتی باوەڕ ناکەم کۆمپانیای وتمەکەنزی بۆ ئەوە هێنراوێ بەشێک بێ لە کارەکانی کە پێی ڕائسپێرە بەڵکو ئەوە لە ئەنجامی وتوێژێکی دوور و درێژی کە بەڕێوەبەری گشتی سۆمۆناوینا گفتوگویەکی سی مانگە گەشتونەتە ئەوەی کە هەرێمی کوردستان 50,000 پێویستە تەبیعی ئەگەر باسی ئیکتیفای تەواوی هەرێمی کوردستان کەینوە پێویستی بە هەناردە هاوردەکردنی بە هەموو سوتەمەنیەکان نەبێت لە 50,000 زیاتری پێویستە بەڵام لەم قۆناغا ئەوە ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام خاڵێک کە زۆر گرنگە لێرە وەجێی مەترسیە و ئەترسین کێشەی بۆ دروستکرێ لە 50,000ەکە خۆیان نییە لەوەیە کە داهاتی ئەو بەرهەمە نەوتیانەی کە با بڵێن ئەپاڵێورێت و ئەفرۆشرێت دوای ئەوەی خەرجەکانی لێ دەرەکێت چ خەرجی پاڵاوتن بێت چ گواستنەوە چ بەرەمێنان بێت ئەو پارەی کە ئەبێنێتەوە ئەبێ بگەڕێنێتەوە بۆ حکوومەتی فیدراڵ و چۆن چۆنی لەسەری ڕێەکەون وە چەندێکە ئەمانە هەمووی لە کۆنتترۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە من پێشان ڕۆژێکیش ئاماژەم پێکرد ئەمە فرسەتێکی زۆر زۆر باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بەرهەمانە مادام داهاتەکەی بۆ حکوومەت و بۆ خەزیانەی هەرێمی کوردستان نایەت و ئەپێ بگەڕێتەوە بۆ خەزیانەی حکوومەتی فدراڵ کەواتە بۆچی چاو لە عێراق ناکەی ئەو بەرهەمانە بە نرخی پاڵپشتی کراو و بە کوالەتێکی باش بخەیتە بازارەوە لەم بینە هاوڵاتیان هەرێمی کوردستانیش سوودمەند بن لێ چونکە نزیکی ئەتوانین بڵێ نیوەی پێداویستی ناوخۆ لەو 50,000 بە تەواوی پڕەکاتەوە ئەگەر نیوەی پێداویستی بانزین نیوەی پێداویستی دیزڵ نیوەی پێداویستی نەوتی سپی بە نرخی پاڵ پشتی کراو هەبێ بە تەکید کاریگەریە بێ لەسەرەوەی کە نرخی سوتەمەنی دابەزێ ئەمە هۆکارێکی باشە بێ بۆ ئەوەی کە هاوڵاتی سوودی لێ بینێ ڕاستەوخۆ ئەگەر ئەمەنەکە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی علامەتی پرسیارە خاتە سەر خۆی چووکە بەرهەمێکی زۆرە 50,000 کەم نییە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئەم ماوەی کە هەناردەوەستاوە خۆی ئەڵێ 6,000 پاڵاوتووە کەواتە شتێکی وا کەمتر نییە لەوەی کە خۆ بەخشانە خۆی هەر ئەوەی جیا کردوێتەوە بۆ پاڵاوتن 10,000 فەرقا لەبەرەوە تەبیعی لە ماوەکانی ڕابردووە بە هیچ شێوەیە کاریگەری نەبووە لەسەر بازار و نرخی سوتەمەنی دانەبەزاندۆ بەڵکو بە پێچەوانەوە نرخی سوتەمەنی بەرز بووە لەبەرەوە چاوەڕێمان ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە هاوڵاتی سوودمەند بێ بە نرخی پاڵپشتیکراوێکی زۆر باش و بە کوالەتێکی باش بخاتە بازار دوایی کێشەنی هەرچی پارەیەکی لێ زیادە لەو داهاتە تەبیعی بەپێی ئەو شیکردنەوەی ئێمە بۆمان کردووە بەلایەنی کەمەوە هەر بەرمیلێک نەوتی پاڵێورا و لە نزیکی 35 بۆ 40 دلار داهاتێ بێ بە نرخی پاڵپشتی کراو نەک بە نرخی بازار بۆ نرخە پاڵپشتی کراوەی کە هەیە نزیکی 35 بۆ 40 دلار هەر بەرمیلێک داهاتێ بێت کەواتە هێشتا بە نرخی پاڵپشتی کراوی زۆر زۆر لەو زیاترە لەوەی کە ئێستا لە ماوەی مانگی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی فڕۆشتووە. باشە کاک یادگار باسی نرخی نەوتت کرد نرخی نەوتی سپی لە هەولێر گران بووە جا پەیامنەرمان گەیلان سابیر فرۆشیارێکی نەوتی دواندۆ منەمێ لەگەڵ جەنابەت بمێنمەوە بەڵام بەیەکەوە بچین
بینەری ئەم لێدوانە بین گەیلان لێ پرسێ دەڵێ بۆ نەوتی سپی گران بواڵێ نەوتەکە ڕۆشت واتە گرانبوونی نەوتی سپی گرێداوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. کاک یادگار بینەری ئەم لێدوانە ئەبین و دواترە گەڕێمەوە لای جەنابتان و زیاتر درێژە بە گفتوگۆکەمانەی. چهارشەم و پێنجشەم دەکا دوو ڕۆژ سێ ڕۆژەوە پێش بە 155,000 بوو 154 بوو ئەو ڕۆبیتە 162,000 بە جملە ئەلێکوانە یعنی تقریبا بە 175,000 دەگاتەوە ماران نفتی ماران ها ئەوە نفتی ماران لێکوانە جملەی 160 هەتا 165 گازیش گازی کار 10,000 بەرز بیتەوە. تۆ کارەکەی بۆچی دەگەڕێتەوە خواستی خەڵکە گۆڕان کەشوایە؟ نا ئەوەیە مۆزوعەکەوەی نەفتەکە ڕۆیی چەند زۆر نەوت لێرە هەیە ئەمەی دەست چیەوە زۆر نەوتەکە نفتی بێجیا نفتی مووسرا نفتی بەغدایە سێ زۆرە ئەو هەر کەس یعنی ئێستا نفتی بەغدا بە سلڤەرە سلڤەری 500 نفتی بێجی ناقسە نفتی مووسریش ئەویش عینەن تقریبا بێجیەکە باشترە و لۆمارانیش دەرەجەیەکە. کاک یادگار بینیمان کە و فرۆشیاری نەوتاڵێ نەوتەکە ڕۆشت هێشتا بیسمیلا ئەمڕۆ نەوتی هەرێمی کوردستان دەستی بە هەناردە کردوێتەوە. ئەزانین کە هەواڵێک بڵاوە بێتەوە شۆکێک دروستەکە کاریگەری لەسەر نرخەکان دائەنێت. بەڕای ئێوە ئەمە کاریگەری ئەم هەواڵێ و تەنها شۆکێکی کاتیە یاخودنا ئەم نەوتەکە هەناردە بکرێتەوە کاریگەری دروستەکە لەسەر نرخی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان؟ لەبار دۆخی یاسایی قسەکەی جەنابتانە سپارکێ دروستە بێت نرخێک بەرزە بێتەوە لە هەر هەواڵێکە کە بڵاوەکرێتەوە و دوایە نرخەکە ئاساییە بێتەوە کاتە ئاستی خۆی وەکو ڕەتفعلێکی بازار لەکەیێتەوە. بەڵام ئێمە ئەزانین هەرێمی کوردستان بە بەردەوامی پشتی بە هاوردەکردن بەستووە و ئەو نەوتەی کە یعنی زۆر ئەو ڕنگدانەوە یاخود ئەو ڕەتفعلەی بازاڕێتی زۆر منطقی نییە لەگەڵ ئەوەی کە گۆڕانکاری بەسەراتەوە چونکە گۆڕانکاریەکی وا لە پاڵاوتنی نەوت ڕوونایە لە هەرێمی کوردستانە بۆ نرخی بازاری پاڵپشتی کراوە چونکە ئەوەکەی تری ئەگەر لە بازاری لە پاڵاوەکانی هەرێمی کوردستانیش بەرهەم هاتبێت تەنها بە نرخی بازار فرۆشراوە پێشتر و هیچ دەعمێکی نەبووە ئەوەی کە غیری حکوومەت بەشێکی کەمی بە نرخی پاڵپشتی کراو بووە کەواتە زۆر واقعی نییە ئەو ڕنگدانەوەیە مەفروزە بگەڕێتەوە ئاستی ئاسایی خۆی چونکە بە بەردەوامی هاوردە ئەکرێت چ لە سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و چ لە عێراقیشەوە نەوتێت هەرێمی کوردستان لەبەرەوە چاوەڕێکرێت تەبیعی هەمیشە لە وەرزی زستانیشا و بەرە وەرزی زستان ڕۆچووی نرخ بەرز بووتەوە ئەکرێ ئەمە دیسانەوە سوتفەیەک بێکە هاوزەمان لەگەڵ یەکتریا بووە بەڵام منطقی نییە تەنها بەوەی کە هەناردە بەردەوام بێ لەمە تەبیعی چاوەڕێکرێ لە ڕۆژ و لە چەند سەعاتێکە نرخی نەوت بەرز بێتەوە نەوتی سپی بێ بانزین بێ هەرچێک بێ بەڵام چاوەڕێی دابەزینی ئەکرێ دوای ئەوەی کە با بڵێن تۆزێکە فەکە ئەنیشێتەوە. باشە کاک یادگار با بگەڕێنەوە لای ڕێکەوتنەکە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی دڵنیایی لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە ئەیاد بە دوواداچوون و ئەوەی کە من بینیم ئیجراتیش ئەتوانێت بکات لە کاتی پێشێلکردنی پابەندیەکان. ئەمە بەڕای ئێوە دڵنیایی تەواوەتیە بۆ پێمەلکردنی هەموو لایەنەکان؟ تەبیعی ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ کۆمپانیا نەوتیەکان و ئەمە کۆمپانیا نەوتیەکان لەوەی کە پێشتر حکوومەتی فدرال دایم جەختێک کردەوە کە بێت دادگاکانی عێراق لە کاتی بوونی کێشە پەنای بۆ ببرێ دادگای نێودەوڵەتی پاریس بێ یاخود لەندەن بێ یاخود نیویۆرک بێ شوێنێکی تر بێ تەبیعی متمانەی زیاترە و دڵنیایی زیاتر ئەیە بە کۆمپانیا نەوتیەکان بۆ ئەوەی مافەکانیان زیاتر پارێزراوە بێ بەتەکید. باشەکە یادگار باسی کۆمپانیاکانت کرد 30 ڕۆژ دانراوە بۆ چارەسەری بابەتی قەرزەکانی کۆمپانیا نەوتیەکان ئەمە کێشەی دروست ینی زۆری دروست کرد لە ماوەی ڕابردووە هیچ میکانیزمێک هەیە هیچ بەڵێنێک دراوە یاخود لە ماوەی ئەم 30 ڕۆژەیە دانوستانەکان لە سفرەوە دەست پێەکەن بەڕای ئێوە ئەگەری هەیە ئەم بابەتە چۆن چارەسەر بکرێت؟ تەبیعی ڕێکەوتنەکان دوو ئاراستەیە ئاراستەیەکیان ئەو شایستانەیە کە کۆمپانیاکان ستەنەوتەکان تەسلیل کردووە لەم ڕۆ چۆن لە سۆمۆی وەرەگرن بەشی دووەمی ڕێکەوتنەکان ئەو قەرزانەیە کە هەیەە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە و بە پێ ڕێکەوتنەکە جەنابەت باس کرد ئەبێ لەم ڕۆ دەست پێ بە دوێژکردن
بۆ ئەوەی ئالیەت و شێوازی میکانیزمی دانەوەی قەرزەکان تەبیعی ئێمە ئەزانین بەو راپۆرتانی کە لە بەردەستمانە کە وردبینی وردی بۆەکەین لە ماوەکانی ئەم سی مانگا حکوومەت هەرێمی کوردستان بەشێکی کەم لە قەرزەکانی یاوەتەوە ینی بۆ نمونە هەر کۆمپانیای DNO قەرزەکانی نزیکی 370 ملیۆن دلار بۆ لای حکوومەتی هەرێمی کوردستان کەم بۆتەوە بۆ 294.5 کەواتە لە ماوەی ئەم ساڵان زیاد لە 20 ملیۆن دلاری یاوەتەوە دو ساڵە ئەبێ ئالێتێک هەبێ بۆ تەسلیمکردنەوەی ئەو نەوتە ئایا بەشێک حکوومەت لە پشکەکەی خۆی ئەیات چۆنیە حکوومەت هەرێمی کوردستان چۆن ئەچێتە ژێری چونکە ئەگەر نەوتەکە لای حکوومەت هەرێمی کوردستان نەبێکەواتە حکوومەتی هەرێمی کوردستان ئیسە پشکەکانی ئۆتۆماتیکی نەقلە بێ بە وەزارەتی نەوت یعنی لە داهاتە نەوتەکەی کە وەریەگرێتەوەتە حکوومەت هەرێمی کوردستان چۆن ڕێیەکەوێت لەگەڵ کۆمپانیەکانە ئەوە ڕۆژانی داهاتوو هیوادارین بگات بە سیغەیەکی مشتەرەکە کێشە بۆ گرێبەستەکان دروست نەکات چونکە ئەگەر بە بەردەوامی شایستەکانی ئایندەشیان وەرگرن کێشەی باڵێ قەرزەکانی ڕابردویان چارەسەر نەکرێ ئەگەر یەکە کێشە بۆ ئەم ڕێکەوتنە دروست ببێ چونکە دیسان ئەویش بەشێک بوو لەو مەرجانی کە کۆمپانیا ناوچەکان هەیان بوو لە ماوەی ڕابردووە بەردەوامی. باشە کاک یادگار ئێوە وەکو کەسێکە بە دوواداچوونتان زۆرە پێتان وایە ئەم ڕێککەوتنە بەقەدەر پێویست بتەوە ئەگەری هەیە لە داهاتوە دیسانەوە ناکۆکی یاسایی سەر هەڵباتەوە بۆ نمونە لە نێوان عێراق و تورکیا وەگەوەی کە لە کەیسی ICC هەبوو پێتان وایە شتێکی وا دووبارە ڕووباتەوە لەم ڕێککەوتنەیە؟ ئەم ڕێککەوتنە جارێ لە قۆناغی یەکەمە قۆناغی ڕامگوزەری ئەم سێ مانگەی ساڵەکە ماوەتەوە و بەشێکی ئەم ساڵش بۆتان نەزانن کە انتخاباتە و یعنی لە ماوەی ئەم سێ مانگەکە هەیە ئەگەر هەموو شتێک بە باشی بڕوە ئەو وەختە بناغەیەکی باش و پتە و دروستەکرێ بۆ گواستنەوەمان وەکو لە بیدایەتەوەتم بۆ قەناغی دواتر سەبارەت بە تورکیا ئەو گرێبەستانەی کە ئیستا هەیە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ گواستنەوە و ئەمبارکردنی نەوت لە جەیهان و گواستنەوەی یاخود و گرێبەستەی لەگەڵ بۆتاشە هەیە تاکو مانگی حوت ناوەڕاستی مانگی حوتی 2026 بەرکارە بە هەمان شێوە بەردەوامە بێ و ئەزانین لە مانگی حوتەوە یعنی دوو مانگ لەمەوە پێشەوە حکوومەتی تورکیا پرۆپۆزەڵی گرێبەستێکی فراوانتری بۆ عێراق نردووە وەزارەتی نەوت لە دیراسەکردنیایەتی کە بەشێکە لە با بڵێن گرێبەستێکی زۆر فراوان تەنها نەوت ناگرێتەوە و زۆرشتی تراگرێتەوە بەشێکی شەبێ لە ڕێگەی گەشە کەواتە ئەبێ چاوەڕێ بکەین بزانین لەسەر چی ڕێکەون چاوەڕێی ئەوە ئەکرێ گرێبەستەکان بە بەردەوام بێ کێشە نەبێت چونکە بەرژەوەندی گەورە هەیە لە نێوان ئەم دوو وڵاتە تورکیا و عێراقیشا و تەنها نەوت و وزەنیە چەندین سەکتەری تریان لە بینە هەیە لەبەرەوە چاوەڕێ ناکرێت کێشەی بۆ دروست بێ بەلایانی کە مۆجاری ئەم ساڵ ئەم 11 مانگە بە بەردەوامی یاخود ئەم دەمانگەی کەماوە بەبێ کێشە ئەڕواوە پێش ئەوە چاوەڕێەکرێ کە گرێبەستێکی نوێ یاخود گرێبەستەکە تازە بکرێتەوە بەڵام هەموو ئەگەرەکان بەرەو ئەوە ڕۆن بە گرێبەستێکی نوێی زۆر فراوانەوە عێراق و تورکیا ڕێبکەون بەرهەمهێنان لە ئێستا 240,000 بەرمیلە ئەمڕۆ وەزیری نەوت وتی ئەوە نەچەسپاوە بەرز ئەکرێتەوە وەوتی هەرچەندێکیش بەرز بکرێتەوە 50,000 بۆ ناوخۆی و ئەوی تری هەناردە ئەکرێت حاڵەتی ماکسیمم ینی بەرزترین توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان چەندە پێتان وایە گەر بگاتە باشترین حاڵەتی خۆی ئەتوانێت چەند نەوت بەرهەمهێنێت هەرێمی کوردستان؟ تەبیعی ئەمە وەکو ڕوودبێن دوێنێ با بڵێن ئامارێکی کێڵگەنەوتەکان هەرێمی کوردستانمان بڵاو کردەوە کێڵگە بە کێڵگەکە ئاسی بەرهەمهێنانی چەنە بە تەقدیری ئێمە و ئاستە تۆزێ زیاترە لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان دیاری کردووە تەبیعی ئەوەشی تایە کە 30,000 بەرمیلی تاوکی ڕاستەوخۆ ناکرێتە بۆریەوە یاخود کۆمپانیاکە ئیفرۆشێ بە کڕیارێکی ناوخۆ دوای یاداخڵەکرێ لەبەرەوەی ئەوەی کە لە حکوومەت هەرێمی کوردستان وەرەگیرێ یاخود حسابی بۆکرێ ئێستا ئەو 30,000 بۆیە بە 240,000 تەخمین کراوە ئێمە ئەگەر باسی کێڵگەکان کە زۆربەی کێڵگەکان ئێستا بە مەکسیمەم کەپەسیتی باو پەڕیتوانایانەوە چگە لە کێڵگەی خورمەڵە و تاوکی ئەوەکانی تر هەمووی بە ئەو پەڕیتوانایانەوە تقریبەن کارەکەن یاخود زۆر نزیکن لەو پەڕیتوانایانەوە و تاوکی تەنها تقریبەن ئەتوانین بڵێن 15,000 بەرمیلێک
کەمتریشی ماوە بۆ ئەوەی بگاتە ئەو توانایی کە پێش وەستانی هەناردە هەیبوو. خورمەڵەش لەوانەیە 20,000 بتوانێت زیادکە بە هەموو بۆچوونەکانی ئێمە کە کێڵگە بە کێڵگە حسێبمان کردبێ لەو پەڕی توانایە ئەکاتە 350 بەڵام احتیمالێ لە سەرەتایە بگاتە 310 دوایە بەرز بێتەوە بۆ 350 بەڵام لەوە زیاتر زۆر زەحمەتە پێش ئەوەی کە وەبەرهێنان بکرێت لە کێڵگەکانە پێش ئەوەی کە بیری زۆر لێ بیرێت چونکەەوەمان بیر نەچێ بەرهێنان بە بەردەوامی ئەگەر وەبەرهێنانی تیانەکرێت ساڵانە هەر ستاندەردێکی عالمیە تقریبەن لە 5 ئاستی با بڵێن بەرهەم کەمەکە پرێشە و فشاری بیرەکان کەمە بێتەوە ئیلا بێ بە بەردەوامی وەبەرهێنانی تیا بکرێ بیر لێ بیرە فشاری کێڵگەکان زیاد بکرێ بۆ ئەوەی کە بتوانێت ئاسی بەرهەمێنان ڕاگیرێ خود زیاد بکرێ بەڵام لە ماوەی سیمانگی ڕابردووە وەبەرهێنان لە کێڵگەکانە بۆ نزمترین ئاست دابەزیوە ئەمە بەشێکە لەوەی کە ئاسی بەرهەمێنان یاریێمی کوردستان کەمە و بەشێکی تریشیان بۆ ئەوەیە کە هەر لە ماوەی کە هەناردەکردن وەستاوە سێ کێڵگەی هەرێمی کوردستان لە بەرهەمێنان کەوتووە سەرتێت و تەقتەقە لەگەڵ کۆمپانیایەک لە گەربیان لەبەر ئەوە ئەم سێ کێڵگەش بەرهەمیان کەمی کردوەوە هەمووی بەیەک وای کردو کە ئاسی بەرهەمێنان نەتوانێت بگاتەوە ئاستی چونکە خۆتەزانی لە یاسای بوجا بە 400,000 بەرمیل ئاسی بەرهەمی هەرێمی کوردستان دیاری کراوە کە پەنجای بۆ ناوخۆ بێ چاوەڕێک 350 هەناردە بکرێ بەڵام ئەمە زۆر زەحمەتە لەم ساڵە و باوەڕیشم وانە لە ساڵی ئایندا بگەینە 400,000 بەرمیل نەوت کە پێش وەستانی هەناردە لەو ئاستا باشە بام بچمە لای پرسیارێک کە بێگومان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەنگە گرنگترین بەشی ئەم ڕێککەوتنە بێ بە بڕوای ئێوە کام ئەگەرا بەهێزترە کاگیادگار یەکەمەوەی کە پێتان وایە ڕێککەوتنەکە ئەبێت بە بنەما بۆ بودجەی داهاتوو یاخودنا لەسەر بنەمای بودجە ناچار ئەبن گۆڕانکاری لە ڕێککەوتنەکە بکەن و دیسانەوە بێ پرۆسێکی دوور و درێژ تێپەڕێنێت بۆ ئەوەی کە گۆڕانکاری بەسەرابێت و کێشەکان چارەسەر بکات وە چی بەسەر پشکی هەرێمی کوردستان لە بودجەی داهاتوە دێت لەسەر ئەساسی ئەم ڕێککەوتنە هیوادارین ئەم ڕێککەوتنە بکرێ بە بنەمایەوە گواستەوەمان بۆ خۆناقی سەرقامگیری و دیاریکردنی پشکی کۆمپانیان نەوتیەکان لەسەر ئەساسی پێبەستەکانیان و حکوومەتی عێراقدانی پێ بدرێ ئەو کاتە کێشەم زۆر بە ئاسانی ئەتوانین پشکی هەرێمی کوردستان لە بوجەکە ئاڵین تەنها بوجە نەبێ هەموو بابەکانی تری بوجە بێت کە هەرێمی کوردستان پێویستێتی خەرجی وەگەڕخستن و خەرجەکانی تریش لەبەرەوە هیواخوازی نەگەر بەبێ ئەوەی کێشەی بۆ دروست بکرێ لە پرۆژە یاسای بوجەی ساڵی 2026 ئەمانە بە شێوەیەکی پتەوتر جێگیر بکرێ و بوجەی هەرێمی کوردستان جێگیر بکرێ لە یاساکانە و بوجەی هەرێمی کوردستان کە بەشێکە لە بوجە. سپاس یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕۆمبین کە لە لیستەرسیەوە لەگەڵ مابوون بێگومان زانیاریەکی یەکجار باشمان وەرگر لە دیوە شاراوەکانی ڕێککەوتنە سێقۆڵیەکەی نێوان هەرێم و بەغا و کۆمپانیەکان زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون.